جیمز جفری شاندەی ئەمریکای تایبەت ji بۆی سووریە دبێژێ سێ ئەرمانجن سەرەکەیان ئەمریکا دە سووریەدا بۆ ساڵە 2019 هەنەو ئەمریکا ڕژدە لەسەر جێبەجێکردناوان ئارمانجان. جیمز جفری لە پێشی ئەنجومەنی نوێنەرێن ئەمریکا ڕاگەهاند و شەڕێ سووریە بوو سەدەما دەربەدەر و پەنابەربوونە نیوێ ژمارەیە خەڵکی سووریە و ژمارەیە سووریە بە گشتی 20 ملیۆن کەسە و هەروەها نزیکی 500,000 زلام ژن و زارۆک هاتنە کۆشتن و بەدەهان جارچەکێن کیمیاوی لە سووریێ هاتە بکارانین. هەروەها جێفری گوت و رووسیا وەکە وڵاتێکی گەرانتۆر ji بۆی سووریە نکاریە سۆزێن خۆ جێبەجێ بکێ و بە تایبەتی نەهشتنا بکارانینە چەکێن کیماوی لە سووریە و دە هەمان دەمێدا ڕژێمە ئەسەد دەکوشتن و بن چاوکردنا خەڵکی سووریە دەبەردەوامە. جێفری ئاشکرە کرد و ئەرمانجن ئەمریکاش بۆی ساڵە 2019 دە سووریەدا بەردەوامیە شەڕێ داعشەیەدا و دووبارە سەری خۆ هەل نەدێ دەرخستنە تەڤایە چەکدارن و میلیسیەن سەر بە ئێرانێ بە چارە سەرکردنا کریزە سووریە لە گۆر بریارە ئەنجومەنێ ئەولەهەی 22/5 دەربارەی هورگلیان شەڕێ داعشە جێفری گوت و هێزن ئەمریکی و هەپەیمانێ نوێ کارینە تەڤایە خاکا دەبن دەستێ ڕێخستنە تەرۆریستیە داعشێدە کۆنتڕۆڵ بکە و ڕێخستنە تەرۆریستی ژنا ببێ. هەروەها جێفری گوت و ئێران تو بژاردە لە پێشە ئەمریکا نەهشتێ و بژاردەیە ئەمریکی لە بەرامبەر ئێرانێ دە سووریەدا ئەوە کوونابێت و چەکدار و یانجی هێزن سەر بە ئێرانێڤە لە سووریە بمینن و تەڤایە ئالیەن ناودەوڵەتی پشتەوانیە نەڕینە ئەمریکا و بژاردەیە دەکەن. دەربارەی چارەسەرکردنا کریزە سووریە جێفری گوت و ئەمریکا لەگەڵ رووسیا ئەمژار چەندین جار کوت و بێشکریا ئەمریکا دوێ باوەریەدەیەک و بەرژەوەندیان رووسیا نە لەگەڵ ڕژێمەکە دەستەوێ بخوینە وڵاتیان سووریە سوور بوویە و یا دەبەرژەوەندیە ئەمریکا و رووسیا دەدە سووریەدا ئەوەکو ئەو لە هیتێدا بەرقەرار ببێ و پەیوەندیە سووریە لەگەڵ وڵاتیان دەردۆرا خۆ ئاسایی ببێ. جیمز جێفری دە بەردەوامیە گوتنا خۆ دەگوت و بەریە دەمەکەش بۆی ئاواکردنا ناوچەیە ئارام سەردانە تورکیا کریە ئەوژی دەک و هەماهەنگینە بەرە هەردوو ئالیاندا بەردەوام بێ داقویاکردن و هەوڵ و گوتوبێژی دوێ دەربارەیدا بەردەوامن.